ئەو خۆڵە مڵکیەتی منە. ساڵی دووجار خۆڵی دوکانەکەت پاک دەکەیتەوە هەر کاتێک کە دەیفرۆشیت بە بڕەپارێکی زۆر دەکات. 25 وەرەقەم فرۆشتووە تۆ پارەی 50 گرامایی بە من دوایش بە سعری ئەو ڕۆژێکە وەرم گرتووە 50 گرامەکە تەستی بیتەوەکەم. من لە هەموو تەمەنی مناڵیمەوە خەریکم چووکە باوکیشم هەر زەڕەنگەر بووە لە ساڵی 48ەوە حتاکو ساڵی 82 باوکم زەڕەنگەر بووە. منیش لەگەڵ هاتنە دەرەوەم لەگەڵ باوکم چوومەتە دوکانی باوکم و خەریکێ میشانم. لە باوکتەوە میشت بۆ ماوەتە. ئێوە هەموو پارچەیەکی زی و ئاڵتون لێرە چاک دەکەنەوە؟ بەڵێ هەموو پارچێکی زی و ئاڵتۆ چاکەکەن و دروستشیانەکەین. ئەمێ بزانم وەک دەگوترێت ساڵی دووجار خۆڵی دوکانەکەت پاک دەکەیتەوە و هەر کاتێک کە دەیفرۆشیت بە بڕەپارێکی زۆر دەکات. دەمێ بزانم کەمترین و زۆرترین بڕەپارە چەندی کردووە وایە ئەم خۆڵە چییە کە لەم دوکانەیە کۆ دەبێتەوە؟ بەڵێ سەرەتا ئەو خۆڵە مڵکیەتی منە. کاتێک تۆیت ئەدەوێت شتێکت بۆ دروستکەم قەرارمان وایە 20 گرامە تەستی بکەم 50 گرامە تەستی بکەم تۆ پارەی 50 گرامایی بە من دوایش بە سعری ئەو ڕۆژێکە وەرم گرتووە 50 گرامەکە تەستی بیتەوەکەم. ئەو وردەکاریانەی کە لێی ئەوەرێ لێی ئەپژێ لە توانەوە و لە سمارتەکردن و لە بڕینە زۆر جار پارچەی زۆر وردە بەڕادەی بڕبانە ئەم شتانە لێ ئەوەرێ ئەکەوێتەوە لای خۆم حەقدەست وەرئەگرم لە بەرامبەر بەوە. قانونێکی عێراقی مؤسسەی عێراقی هەبوو هەموو 100 گرامێک کە دروستی ئەەکەین ئەوایە زەڕوی چوار کرایە یعنی 104 یعنی تۆ 104 گرام بەی بە من 100 گرام بم بەتەوە بە شەرتی ئەگەر عیاری هەژدە بواە. عیاری هەژدە بواە ئەو کە عیارمان ئەگرتەوە ئەوایە 750 یعنی عیاری هەژدە. بەڵام ئەوایە تۆ 765 بگرتایەتەوە بۆ ئەوەی لە مؤسسە مۆری لێبن خەتمی مۆری لێبن کە ئەم عیارە مەزبوط و تەواوە. تەوان مؤسسە لە هەموو عێراقا تەنها ئەبرایەوە سەیطرەی نەوعی لە بەغا ئەو کردە کاتی خۆی وا مۆر ئەکرا هەموو عێراق ڕۆژ لەوێ مۆریە کرد. لە سەروی 50 گرامەکە بێتە مڵکی من تۆ 50 گرامەکە وەرئەگریت لە من بەڵام من لەوە ئەچێ 6-7 توان دوێتەوە بۆ ئەوەی تۆی لێ تەکمیلەکەم ئەوەی کە ئەمێنێتەوە هی خۆمە. تۆ پارەی 50 گرام بەیتێ 50 گرامیش دەیە 50 گرامەکە دەکات ئەو کە ساڵێ با سوک بێ با قورس بێ ئەوەی بۆ ئەەکەین. جارێک کە دەیفرۆشیتەوە کەمترین و زۆرترین بڕ چەندی کردووە؟ تقریبا 7 وەرەقەی کردووە 8 وەرەقەی کردووە. جاری وا هەبووە لە وەختی ئیشوکار زۆر فەرقەکە کاتێککە ئیشوکار زۆر بێ ئەو شتانە زیاتر ئەبێ بەڕادەمان زیاتر ئەبێ هەڵوەریمان زیاتر ئەبێ ئەم شتانە زیاکە. اینجا سعری ڕۆژیش بە گوێرەی ئاڵتونەکەیە جاران ئەو 20 گرامە کە ئەمان کرد بڵێن کە تەسفیەوە کرد لە 6 مانگا لە ساڵێکە 20 گرام خۆڵە هاتەوە بەردەسم کە پاکمە کردەوە کە پاکمە کردەوە 20 گرامەکە هەموو گرامێ 30 دۆلاریە کرد. ئێستا گرامێک 100 دۆلارەکە بۆیە کەوا سعرەکە بەرز بووەتەوە بۆ نوعە ئەوەی سەبەبی ئەوەیە کە لای خەڵک ئەمڕۆ زۆرە. زۆرترین چەنە بۆکە فرۆشتە؟ 25 گرام 25 وەرەقەم فرۆشتووە 25 وەرەقە بە سعری ئەمڕۆ ئەگینا جاران 5 وەرەقە و 6 وەرەقەیە کرد 7 وەرەقەیە کرد هەرەونم نرخەکە بەرز بوو تۆ عالەمیەنەوە بەدەستێ من و تۆ نییە. تاسا هیچ کەسێک نەبوو بۆ نمونە بڵێت من پارچێکی 6 گرایم بۆ تۆ هێناوە بەڵام 50 گرامی دەرچوە 10 گرام ئەوێتەوە تشتیوانە چکە من کاتێککە تۆ شتێکگەێنی بۆ من ئەم 100 گرامم بۆ ێنیت ئەڵێ ئەم 100 گرامم بۆ بکە بۆ گۆبەرەکێک وایە تۆ چەنداوە بە من 100 من لێرە پێ دەڵێم بە قانونەکەی عێراق 100 زەربی 4 ئەبێ 104 کەوایە ئەبێ من 96 گرام بم بەتەوە یا ئەگەر 100ەکەت بەمەوە ئەبێ حەق دەسەکەم زیاکە گرام یەکەم بە ئەمڕۆ گرام یەکەم بە 7000 ئەگەر 100ەکەت بەمەوە 100ەکەت بەمە گرامی 7000 لێسێنم ئەگەر لە 104ەکە حساب بکەم گرامی 3000 لێسێنم.